مامۆستا حەسەن مینە ڕاهێنەری نێودەوڵەتی هەستان بە پێشکەشکردنی کۆرسی چۆن دەبیتە مامۆستای پێشەنگ قوتابخانەکەت لە قوتابخانەی ناحکومی بان. ئەوەی کە من تێبینیم کرد کە سەیرم کرد بەڕاستی زۆر لایەنی پۆزتیڤ و ئەرێنی جوان هەبوو لە قوتابخانەیە لە لایەنی ئیدارەی قوتابخانەکە. یەک لە شتەکان ئەوەیە کە زۆر بەپەرۆژ بوون بۆ مامۆستایەکان بۆ بەرەو پێشچوونی قوتابخانەکان بۆ سیستەمی پەروەردە. لێرە ئێمە هاوکێشەیەکمان هەیە کاتێک کە سیر دەکەین بەداخەوە کۆمەڵێ سەرمایەدار بیر لە بزنسێک دەکەنەوە کە پارەی تێدایە. اینجا دوای ئەوە بیر لەوە دەکەنەوە کە لایەنی تەندروستی لایەنی پەروەردەی ببنە پێشەوە. بەڵام زۆر جار ئەمە سەرکەوتوو ناوێت بۆ لەبەر ئەوەی کەسەکە یەکەم جار بیر لە پارە دەکاتەوە. قوتابخانەی بان مامۆستا گۆران کە خاوەنێتی و بەڕێوەبەری قوتابخانەکەیە بە پێچەوانەی ئەوە یەکەم جار بیری کردوێتەوە لەوەی کە چۆن پرۆژەیەکی پەروەردەی هەبێ بۆ ئەمڕۆی واقعی هەرێمی کوردستان، پرۆژەیەکی پەروەردەی جوان واتە لایەنی ئامانجی خۆی، حەزی خۆی، خولیای خۆی کە بریتە لە بواری پەروەردە لەوە پرۆژەیەکی کردوێتەوە. اینجا خۆشی دوایی ئۆتۆماتیکی مەوزعی پارەکە دێت و لە وڵاتانی پێشکەوتووی ئێستا سەرمایەدارەکان یەکەم جار بیر لەوە دەکەنەوە شتێک لە کۆمەڵگەدا ببەنە پێشەوە، چ بۆشاییەک هەیە. اینجا دوایی لەوە وەبەرهێنان بکەن وڵاتەکەیان ببەنە پێشەوە، خۆی ئۆتۆماتیکی پارەکە دێت. هیوادارم هەموو سەرمایەدارەکان، هەموو ئەوانەی کە دەیانێت وڵاتەکەمان بەرەو پێشەوە بچێت، بیر لە پرۆژەی ئەوە دەگمەن و جوان بکەنەوە کە لە خەمی بەرەو پێشبردنی یەکێ لە لایەنەکاندا بێت. قوتابخانەی بان بەڕاستی یەک لە قوتابخانەکانەکە، من ناڵم قوتابخانەی تریش نییە، بەڵێ قوتابخانەی ناحکومی تری زۆری دیکەش هەیە گرنگی بە بواری پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا. بەس ئەو یەک لەو قوتابخانانەیە کە من سەیرم کرد زۆر گرنگی بۆدا مامۆستایەکان بەرەو پێشەوە بچن، مامۆستایەکان عاشقی فێربوون بوون و دەستەی ئیدارە بیر لەوە دەکردەوە کە چۆن زیاتر قوتابیەکان پەروەردە بکەن، چ ڕێگایەک بەکاربێن زیاتر فێر بن. ئەوە شتێکی زۆر جوانە، لە هەر شوێنێکە بێت، لە هەر لایەنێکە بێت، لە هەر کەرتێکە بێت ئەم کەتە بەرەو پێشەوە دەچێت.